دایکێک زیاتر لە ساڵێکە داوای وەرگرتنەوەی دوو منداڵەکەی لە مێردەکەی دەکات کە ماوەی 8 ساڵە لی جابۆتەوە. دوای ئەوەی دادگای هەولێر ئەرکی بەخێوکردنی منداڵەکانی خستە سۆی دایکیان، پیاوەکە منداڵەکانی هەڵگرتووە و بەرەو شوێنێکی نادیاری بردون و دیار نەماون. دایکی دوو منداڵەکە کە ناوی خا میمە دەڵێت لە چەند شوێنێکی هەرێمی کوردستاندا بە دوایاندا گەڕاون، بەڵام گەڕانەکەیان بێسوود بووە. کە ئەو منداڵانی منیان دیتە ئاگدارمان بکەنەوە ئەجەبە چ لە NRTV پەیوەندی بکەن، چ لە دەستگای محکەمەبی دادگابی. بەس داوا دەکەم لەم بەرپرسیارەکان هەر کەسێک ئەو منداڵانی منی لە هەر جەیەک دیتە ئاگدارمان کەنەوە بە باوشیان شاد بمەوە وەکو دایکەکە ئەمیش بیریان دەکەم ساڵەکە لە دوانیانم چکەوە قرارەکانیشە وەرماگرتەوە. قراری یەکەمە ئەوش قراری دووەمە. ئەو لە قراری یەکەم هەڕۆژی فکر لە قراری دووەم فڕاندی لە تەنفیزی لێی فڕاندیمە منداڵەکان حتا تەعاودیشی نووسە. ئەفسەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان بێنارتی ڕاگەیان لە بەشی یاسایی بە دوواداچوونیان بۆ دۆسیەکە کردووە و دادگاش بڕیاری دەستگیرکردنی بۆ پیاوەکە دەرکردووە. پۆلیسیش دەڵێت کەسوکاری پیاوەکە وتویانە ئەوانیش نازانن کوڕەکەیان دوو منداڵەکەی بۆ کوێ بردووە. حتمما مادەم ئافرەتەکە غەدری لێکراوە منداڵەکان لێ سێندرا و منداڵەکانی بردووە، دادگا لەبەر ئەوە بڕیاری داوە کە پیاوەکە دەستگیر بکرێتن لەبەرەوەی غەدری لە ئافرەتەکە کردووە. ئیجراعاتە یاساییەکان بە کاملی تەطبیق کراوە لایەن بنکەی پۆلیسی ڕاستی. ئێمەش بە دوواداچنمان لەسەر کردو ئێستاش تەعمیم کراوە بۆ سەردەم شوێنەکان هەر کاتێک ئەو پیاوە لە هەر شوێنێک ببیندرێ دەستگیر دەکرێت. ئەگەرچی پێشتر دۆسیەی لەم شێوە هەبووە، بەڵام لە ڕێی دادگاوە یەکلایی کراونەتەوە و هیچیان نەگەیشتونەتە حاڵەتی دیارنەمان. دایکەکەش ئاماژە بەوە دەکات بەڵگەی دەنجی لایە کە منداڵەکانی لە ڕابردوودا پێیان وتووە باوکیان بەنیازە بۆ شوێنێکی نادیاریان ببات.